بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. خۆشەویستان بینەرانی بەرنامەی شیرین چال لە کەناڵی ئاسمانی پەیام، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورە بڕژێ بەسەر ئێوەی ئازیز و خۆشەویستە لە شاری هەڵەبجەی شەهید و لە نزیک ئەم شوێنە گرنگەی کە لە پشتمەوەیە و مۆنەوەنتەکەی شاری هەڵەبجە کە ڕەمز و ئاماژەیە بە کیمەبارانی شارێکی خۆشەویستی وەکو هەڵەبجە و ئەمانەوێ ئالێرەوە دوو ئەڵقەتان و بە زنجیرە دوو ژمارە ئەڵقەتان پێشکەش بکەین دەربارەی خاڵە هاوبەشەکانی نێوان کورد و ئەهلی غەزە. ئەو لێکچوانە چین کە میلەتی مەزڵومی کوردی خۆمان لە سەردەمی ڕژێمی بەعسی بەسەرچووە تووشی هات لە هەڵەبجە و لە کیمیابارانی هەڵەبجە و لە ئەنفال و زۆر بە تایبەتی لە نوگرە سەلمان. ئەمانەوێ پێتان بڵین نوگرە سەلمان غەزەی کوردستانە. ئەوەی کە ڕوویە لە نوگرە سەلمانە هاوشێوەی ئەوەیە کە ئێستا ساهیۆنیەت بەرامبەر بە ئەهلی غەزە ئەنجامێدا و هیچی لەو کەمتر نەبووە. ئەمانەوێت لە دوو ئەڵقەیە ئەوەتان پێ بڵین کە خەڵکی کوردستانی خۆشەویست، خێرۆمەنانی ئەم وڵاتە شیرینەی خۆمان، ئەم نیشتیمانە ئازیزەی کوردستان بۆچی ئاوا بەدەم ئەهلی غەزەوە چوو کە دیارە لە خەلفێت و باگراوندی ئەمەیە بەشێکی ئەوەیە کە میلەتی ئێمە لە 100 ساڵی ڕابردووە خراپترین جۆری مامەڵەی بینی لە ڕژێمە لە یەک لە دوای یەکەکانی عێراق بە تایبەتی لە سەردەمی سەددامی گۆڕبەگۆڕە کە خراپترین جۆری مامەڵەمان بینی و ئەوەی بەسەر ئەهلی غەزەیە هات بەسەر ئێمەشە هاتووە. و پێتان بڵین ئەو ڕەحم و بەزەیی و خۆشەویستیی ئینسان حتى ئەگەر دینیشی جیاواز بێ، ئەگەر زمانی خۆیش نەبێ، حتى ئەگەر دوژمنایەتی تۆیشی کردبێ، ئەوە تا کوردستان دەرگای واڵا کرد بۆ هەموو خەڵکێکە لە باشوور و وە لە ناوەڕاستی عێراقەوە بێن و خەڵکی کوردستان بە ڕێحابی سەدر و بە دڵی گەورەوە پێشوازیان لە خەڵک کرد و ئاوەرەکانی ئەم نیشتیمانیان گرتە خۆیان. و لە کاتێکا کە یارمەتی و کۆمەکێکی زۆریش بۆ ئەهلی غەزە لە کوردستانەوە ئەنێرێت، بەڕاستی هەرەوەیە کە میلەتی کوردی ئێمە میلەتێکە زۆر بەدەم لێ قەوماوە ئەڕوات، زۆر بەڕەحمە، زۆر موسڵمانە و زۆر مرۆڤ دۆستە. کوردستانی ڕۆژهەڵات و کوردستانی باشوور و هەموو بەشەکانی تری کوردستان هەمووی هەمیشە دەرگای واڵا بۆ خێر و بۆ چاکە و بۆ بەدەمەوەبوونی خەڵک. کاتی ئێمە لێمان قەوماچووینە کوردستانی ڕۆژهەڵات، بەڕاستی ئەوەی لە کوردستانی ڕۆژهەڵاتە لە ساڵی 90 کاکرا هەرگیز بیرمان ناچێ. ئەوەی لە شاری هەولێر و خۆشەویستا بۆ ئاوارەی خەڵکی هەڵەبجە کرا هەرگیز لە بیرمان ناچێ و هەرگیزیش ئەم بەدەمەوە بوونە جوانی ئەهلی کوردستانمان بۆ ئەهلی غەزە بیر ناچێت. بەڵام هەرگیز ئەوەشمان بیر ناچێت دوژمنانی کورد چیان بەسەر کووردا هێنا و ئەنفال و هەڵەبجە ئەبێت لە زاکیرە و لە پاشخانی فکری ئێمەیە بەردەوام وجودی هەبێت هەتا ڕۆژێ لە ڕۆژان ئینشاءالله دەسەڵاتمانە بێت و کوردستانی خۆمانمانە بێت و دەوڵەت و سایەی دەوڵەت ئەبینین ئینشاءالله. فەرموون بەشی یەکەمی ئەم ئەڵقە نوێیی شیرین چال. خۆشەویستانم، ئێمە لە ئەم باسە زۆر گرنگەیە کە چۆن ئێمە ڕەبتێک دروست بکەین لە بینی ئەوەی ئەو کارەساتە گەورەی کە بە سەرگەلی کورد و بە تایبەتی ئەنفال و هەڵەبجە و بە تایبەتی ترکە ئەوەی لە غەزە ئەچێت بریتیە لە نوگرە سەلمان کە ڕژێمی بەعسی پێشوو ئەو کارەساتە گەورەی زۆر بێڕەحمانە بەرامبەر بە کورد ئەنجامدا. ئەوەی کە لە مێژووە ڕەنگە هاوشێوەی نەبوو بێت کە میلەتی قەڵاچۆ بکرێت بە ژن و مناڵ و گەورە و بچووکەوە زیندە بەچاڵ بکرێت، ئەوەیشی بمێنێتەوە ژمارەیەکی کەم لە نوگرە سەلمانە دابنرێ هەتاوەکو و مەرگێکی هێواش ئەوانیش بەرێ بۆ خۆی. حەزمان کرد لە سەر ئەم باسە زۆر گرنگە کە ئەم گەلم ستەم دیدە و مەینەتبارەی کورد بینیوێتی لە
لە خزمەت مامۆسایەکی زۆر ئازیز و خۆشەویستین جەنابی مامۆستا شێخ عومەر موفتی لە شاری هەڵەبجەی شەهید کە جەنابیان ئیمام و خەتیب و مدەڕیسی مزگەوتی دارولسەلامن و لە شوێنی جەنابی مامۆستا شێخ نورالدینی موفتیە دانیشتون و مزگەوتەکە و تەدریس و ئەرکی ئەو مزگەوتە ئالا بەڕێوە. مامۆستا گیان یاخوا بەخێر بن بۆ بەرنامەکەمان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وآله وصحبه أجمعين. كشكي بخيراتني أوي برز وخوشويستكم يا أخوة بخير بن سرشان ومسا الشيخ فاتح لقل جماعتا يا أخوة بخير بن الله تعالى بك بزخيري قيامة أم زحمتك كشاوتان وتشريف ثانينا لم كاتي قرما برو هلب جهاتو موفق من يا أخوة مامۆسای خۆشەویست. مامۆستا گیان طبعا ئێستا دەنگ و باسەکە زۆر گەرماوە الحەمدولله هاوکاریەکی زۆر باش لەلایەن هەموو خەڵکی کوردستان و خەڵکی موسڵمان و دیندار و تەنانەت هەتا خەڵکیش کە ڕەنگە نوێژ نەکا ڕەنگە ئیلتیزامی بە عیبادەتەوە زۆر نەبێ بەڵام موسڵمانێکی باش بێ بۆی کە ڕەحمی بەرامبەر بە خەڵکی ستەمدیدەی غەزا و ئەو چەسانەوە گەورە ئەو برسێتیەکردنە ئەو کوشتاری لەوێ ڕوویاوە ڕەحمیە جوڵێت وە پارە و ئیمکانیاتی خۆی خاتە خزمەتی ئەو خەڵکە فەقیرەی ئەوێ لە ڕێگەی منەظەمات و ڕێکخراوەکانەوە ئەینێرێ بۆ ئەوێ کە لەبەر خاتری خوا ئەم کارە ئەکا یعنی بەڕاستی نمونونەکان زۆر جوانەوەی لە کوردستان ئایبینین. پێمان خۆش بوو لە جەنابتان بپرسین ئەوەی بەسەر غەزەیە هات بەسەر ئێمەیە هات و هیچی کەم نەبوو لە غەزە لە ئەنفالە و بگرە ڕەنگە زیاتر قوربانیش درابێت لەلایەن کوردەوەکە ئەو کاتە نەیعلام هەبوون ڕاگەیاندن هەبوو نەکەس دیفاعی لە ئێمە کرد نەکەس هاتە جواب نەتەنانەت کە ئەوە ئەسەفێکی زۆر قوڵ و گەورەیە مامۆسا یعنی ئەو زابط و پلەدارانەی عێراق هی ڕژێمی پێشووی عێراق ئەو هەموو سەربازی بەشداریان کرد لە ئەنفالی کووردا کە جەنابتان بینیوتانە یەک دانیان بۆ مێژوش بێ بۆ ویژدان بێ بۆ ویژدانی بەشەری بێ نەهاتنە سەر کەناڵەکانی ڕاگەاندن ڕۆژان نەمان بینی لە ماوەی 30 ساڵی حکومڕانی دەسەڵاتی خۆمانە کووردا یەکێکیان بێ داوای عوزر و داوای لێبوردن لە گەلی کوردکە بڵێ من بە زۆر سەدام پێی کردم من ئەوەم کرد یعنی بەڕاستی ئەم بێویژدانیە کە بینیمان و ئەی بینین وای کرد لە کورد کە زیاتر بەڕەحم و بەزەیی بێ بەرامبەر هەتا خەڵکانێک کە بە زمانی ئەوانیش قسە ئەکەن کە عەرەبن بەڵام چونکە موسڵمانن ئێمە هاوسۆزین بۆیان چونکە ئەوان زوڵمەکەیان لە ئێمە نەکردو ئێمە هاوسۆزین بۆیان ئەمە بەڕاستی شەفەقەتێکی گەورەیە لە گەلی کووردا هەیە و جوانێکی زۆر گەورەیە کە سەروەریەکی گەورەیە بۆ میلەتەمان. پێمان خۆش بوو مامۆستای خۆشەویست لە جەناب بپرسین ئێوە لە کارەساتی هەڵەبجەیە بوون لە کیمیابارانەکە بوون و چوونە خاکی ئێران و دواییش هاتنەوە بە عەفواتی ڕژێمی بەعەس هاتنەوە بەڵام بران بۆ نوکرە سەلمان. ئەگەر پێمان بڵێن جەنابتان لە کیمیاییەکە هەر لەم ماڵ و لەم شوێنەی ئێستایا بوون لەم نزیکەیە بوون کە ڕۆشتن. بڵێ ئێمە کاتێکە هەڵەبجە کیمیایی کرا بەسەریا ئێمە لە هەڵەبجە بووین ماڵی باوکم من ژنمێنە نەهێنا بوو هێشتا لە ماڵی باوکما بووین کیمیایەکە کرا بەسەر هەڵەبجە زۆربەی کە لەم ڕێگەوە ڕایان کرد لە بەحرەکەەوە بەعزێکیشی لە شوێنانی تر ڕایان کرد بەڵام ئەوەی کەما بووە تووشی زەرەر و زیانێکی زۆر بوو بە تایبەتی پشتی ئینحیسارەکە ئەو منتیقەیە زۆر تیا چوون کیمیاوەکە کە لێ یا تەسیری تێکردن زۆر کوژران من خۆم ڕۆشتمەتە سەریان کە هیوا بوو بە دانیشتانەوە گیانی دەرچوو بوو هیوا بوو بە پاڵکەوتنەوە هەر یەکێک و بە شێوەیە گیانی دەرچوو بە تایبەتی لە پشتی مزگەوتی سەلاحەدین ژێرزەمین هەبوو تاقی دەرنەچوو بوو هەموو گیانی دەرچوو بوو ئەو سیارێش کە هەموو جارێ لە 16 سیا پیشانێدا ئەو شەم بینی کە جەنازەکانی تیا خۆت بینیت بەڵێ وڵات دوای ئەو لە ڕێگەی عەنەبیش مەجموعەیەکی زۆر کچ و ئافرە لەسەر حوزەکە گیانیان دەرچوو بوو حوزەکەی عەنەب مناڵ و هەموو گیانی دەرچوو بوو. ئێمە ماوەیەکی زۆر لە هەڵەبجە ماینەوە شتی زۆرمان بینی یعنی زۆر جەنازەمان بینی لەم شاری هەڵەبجە یعنی یەکسەر ئێوە مامۆستا دەرنەچوون بۆ ئێران تقریبەن 4 دەرچوون ئێمە لە هەڵەبجە 15 ڕۆژێکتان پێچوە لێرە 20 ڕۆژمان بۆی چیوە ماتڵ بوون مامۆستا شت نەبوو بڕۆین بە سیارە بە سەفەر ئەبایە ناوی خۆت و بنووسیاوی و ئەمجا بە سیارە بیان ناریتای بۆ ئێران ئێمەش کە ڕۆشتین بۆ ئێران 4 ڕۆشتین بۆ ئێران لە سنووری تەوێڵە نەوسووە بردینیان هەتاوەکو ئۆردوگای سەریاز لە ئۆردوگای سەریاز لەوێ ماینۆ لە ئۆردوگاش کە شوێنێکی ناڕەحەتە بەڕاستی چونکە وەکو سجن وایە
ئازادی تیان نییە ئەو کەسێکی کە بڕاتە ئۆردوگاردایمە دەم چاوەڕێ ئەوێ ڕۆژێ بێت و بگەڕێت وڵاتی خۆی ڕاست. جا لە کۆتایی مانگی هەشتا ئێمە هەتا ئەو خیرێژ لێ بووین لە کۆتایی مانگی هەشتا جەماعەتێک کە سەر بە حکوومەتی عراقی بوون جاش و ئیستیخباراتی حکوومەت بوون دیعایەکی زۆریان ئەنجامدا کە هەڵەبجە ئاوەدان کراوە تۆ کارەبای تایە و خەڵک ڕۆشتۆ بۆ ئەوە و حکوومەت پێشوازی لە خەڵکە کات و ئێرانیش بەڕەسمی خەڵکی ئەناردوو بۆ عێراق ماڵی ئەناردوو بۆ عێراق ئیتر خەڵکێکی زۆر ناوی خۆیانە نووسی لە ڕێگەی نەوسوتێڵەوە گەڕانەوە منیش یەکێک لەوانەیە کە بە تەنها گەڕامەوە لە ماڵی باوکمە لەبەرەوەی کە وڵاخمانە بوو لە پێش وڵاخەکان بەرین و ئەمجا ماڵی باوکم بێتەوە منیش لەگەڵ مەجموعەیەکە ناوی خۆمانمان نووسی وڵاخمان پێ بوو یەکێکیان ئەو کوڕی جەنابی حایشە ڕەوفی خەرپانیە بوو کە مامۆستا محەممەد ئەویش وڵاخیانە بوو بەیەکۆ ڕۆیشتین هەتا وەکو گەیشتینە تەوێڵە ڕۆیشتینە تەوێڵە ئەزانین ئەوەی کەوتراوە هیچ چیوانی ئەسڵی نییە نا عەفوا دراوە هێشتا نا عێراق عەفوی خەڵکەکە کەس نازانێ مەسیر بەڕووکەوەڕە یعنی ئێوە هیچ زانیاریەکتان بەڵێ هەرەوە بوو کە دیعاە بوو دوایەوە ئەوانەی حکوومەتی عراقیش بە ڕسمی خەڵکی ناردووە ئەو کەسێکی بە قاچاقی بڕۆشتایە تۆ حکوومەتی عراقی عەرزی شێدایە خەڵکوتی بە ڕسمی بڕۆمە هیچم لێ ناکە لە تێواڵە ئیتر ئەو خەڵکیان بار کرد و بردیان ئێمە نەمانەزانی بەرەوەکەوە ئێوە ئاژەڵ وڵاخەکانش پێتان بوو حکوومەت تاڵانی کرد و بردی نەبرا هەتا تێوەڵە جارێ لە هەر لێ بوو لەگەڵ خۆمانە بوو جا ئیتر کە ئەو خەڵکیان سوار کرد و بردیان بەس ئێمەیان هێشتۆ لە تێوەڵە 4-5 ڕۆژێ لە تێوەڵە ماینەوە بەڵام ئەو جەماعەتی مەسئولینی عسکەرەکان زۆر محتەرەم بوو ڕێزدار بوون ڕێزیان لێگرتین لەگەڵ خۆیانە نانمانە خوارد لەگەڵ خۆیانە ئیستراحەتمانە کرد تاوەکو لە ئەخیرا 2 ڕۆژ لەبەر خۆر لە خواری تێوەڵەوە ئێمان دانا لەبەر خۆرا هەتا سیارەیان هێنا بردینیان بەرەو سلێمانی ئێوارە وەختێ بوو ئێمان کرد بە ناو تاوارەکەی سلێمانی بەناوی خی گەورە و میهرەبان سەرەتا بە خێراتنی جەنابتانەکەم یاخوا بە خێر بێن طبعاً ئەو کتێبێک کە جەناب ئەفەرمووی کتێبێکە من 2010 نووسیومە باز دە کۆمەڵی ئەبعادی جوولەکە ئەکا کۆمەڵێک زانیاری لەسەر جوولەکە سەرەتا لە ڕووی مێژوویەوە دواتر لە ڕووی عەقیدەیانەوە دواتر لە ڕووی شەریعەت و هەڵسوکەوت و هەتا دواییانەوە ئەم کتێبە بە شێوەیەکی هاوسەنگ بە شێوەیەکی متەوازن بە شێوەیە کە دوور بێت لە هەموو لایەنگیریەک و دوور لە هەموو حەقدێک وەکو خۆی جوولەکە چۆن وەکو خۆی من لەو کتێبە وێنام کردووە و ئەوەی من لە کتێبەکە باسم کردووە ڕێک ئەو حاڵەتیانە ئەو واقعیانە کە ئێستا ئێمە و نەک ئێمە بەڵکو هەموو دنیا ئەخلاقی جوولەکە و ڕەفتاری جوولەکە ئەبینێ کتێبەکە بە شێوەیەکی گشتی باسی ئەماکە لە قورئانە وەصفی جوولەکە چۆن کراوە طبعا ئەگەر کەسێ بچێتە خزمەتی قورئانی پیرۆز زیاتر لە 80 جار دەستەواژەکانی یەهود ئیسرائیل بەنی ئیسرائیل سەل بەنی ئیسرائیل هاتووە ئەمە جگەلەوەی کە ئێمە چیرۆشێکمان هەیە لە قورئانی پیرۆزە کە چیرۆشی موسای سەلامی خوای لێبێ کە یەک لە سەرسەی هەموو چیرۆکە قورئانەکانە واتە ئەگەر چیرۆکە قورئانەکان قەسەس لە قورئانە بکرێ بە 3 بەشەوە یەک بەشی ڕێژی لە 3 بەشەکە بەر چیرۆشی موسا ئەکەوێ ئەگەر بەس چین بۆ سوورەتی ئەلبەقەرە زیاتر لە 100 ئاەت بەس لە سوورەتی بەقەرەیە باسی جوولەکە ئەکا یعنی تەسەور کە لە دوای ئاەتەکانی چلەوە هەتا ئاەتەکانی 100 بەرەوژور بەس باسی جوولەکە ڕەفتاری جوولەکە ئەخلاقی جوولەکە فکری جوولەکە عەقیدەی جوولەکە بەرامبەر بەخوا بەرامبەر بە بەشەریەت بەرامبەر بە فریشتەکان بەرامبەر بە پێغەمبەران بەرامبەر تەنانەت بە پێغەمبەرەکانی خۆیان بەرامبەر بە پێغەمبەری خۆمان عەلەیهی سڵات وسەلام دواتر لە سوورەتی مائیدە دواتر لە سوورەتی ئالی عیمرانە بە تایبەتی لە سوورەتە مەدەنیەکانە چکە دواتر لە مەدینەوە باسی جوولەکە و یەهود هاتە ناو قسە قورئانەکانەوە بۆیە هەر کەسێک ئەگەر ئەوێ لە جوولەکە شارەزا بێ بڕوا قورئان بخوێنێتەوە بە ئینسافەوە چکە خوای گەورە کاتێ باسی جوولەکە ئەکا ئیتر ئەمە قسەیەک هەڵناگرێ ئەمە قسەی بەشەرێک نییە لە بەشەرێکی ترەوە نەقلی کردبێ بەڵکو قسەی خوایە کە خۆی خالقی هەموو شتێکەوە قورئانیش کەلامی پەروەردگارە و لە قورئانە ئێمە ئەزانین کە جوولەکە خوا بە یەک دێر سوبحانه وتعالى وەصفی جوولەکەمان بۆکە لە 82 مائیدەیە کە ئەفەرمێ ولتجدن أشد الناس عداوة للذين آمنوا اليهود إن جاءوا الذين أشركوا يعني تو تصور كما مصاب شرك چەند تاوانێکی گەورەیە إن الشرك لظلم عظيم چەند گەورەیە خوای گەورە لە پێش مشریکە باسی جوولەکە ئەکا لە پێش مشریک باسی جوولەکە ئەکا بۆ چونکە مشریک زوڵمەکەی بەرامبەر بە وەحدانیەتی خوایە ئەو کەسێک کە مشریکە بەڵام جوولەکە زوڵمەکەیان بەرامبەر بەندەکانی خوای گەورەیە بۆیە خوای گەورە
بند يعني زڵمی بەندەکان پێش ئەخا بەسەر زڵمێکە لە وەحدانیەتی خۆی ئەکرێ. بۆی ئەگەر بمانەوێت لە جوولەکە سەرەتا لە هەر کتێبێکی ترۆ شارەزا بین لە قورئانی پیرۆزا شارەزا بین بزانین جوولەکە چی. لە خزمەت مامۆستا شێخ مستەفای موفتی شاری هەڵەبجە و هەڵەبجەیین. مامۆستا شێخ مستەفا جەنابتان یادەوەریتان زۆرە لە هەڵەبجەوە. لە هەڵەبجەیە جوولەکە ژیاون، ژیانی هاوبەشی خەڵکی هەڵەبجە کاتی خۆی ئەوەی بیستبێتان، یعنی دڵسۆزی و هاتوچۆ و بەیەکەوە ژیانێکی جوان هەبوو لە بینی جوولەکەکان و مسلمانانی شاری هەڵەبجەی خۆشەویستی ئەو کاتەیە. نمونەیەکتان لای پێمان خۆشەوە نمونەمان بۆ باسکەن و دواییش قسە لەسەر ئەو کارەساتی ئێستا لە غەزەر ڕۆداوە، ئەو کارەساتانی بەسەر کووردا هاتووە کە هاوشێوەکەیمان بینیوە ئەکەین. بەلای خۆی گەورە و میێرەبان سەڵات و سەلام سەدی داری محەممەد مستەفا صلی الله عليه وسلم. پێشەکی بە خێراتنتانەکەن یاخوا بەخێر بێن. وڵا بە نیسبەت ئێمەی هەڵەبجەی شەهید، طبعاً هەڵەبجەی شەهید وەکو سلێمانیش وەکو شوێنەکانی کە جوولەکەی زۆر تیا بووە تا 48 تا 1940 جوولەکەی تیا بووە. دوایی ڕحلیان کردو ڕۆشتونەتەوە بۆ ئیسرائیل کەوە ئەو شوێنە دروست بووە تایەوە کە جوولەکەەکانی تیاکۆ بوونەتەوە. مسلمانانی هەڵەبجەی یەک مشکلیان نەبووە لەگەڵ جوولەکەکانە، یعنی ئەوەنە بۆ جوولەکەکان باش بوون، یعنی هەستیان بە نوقسانی نەکردووە. ئەمەش گەورەی مسلمان ئەگەیەنێ لەوە. برای وەی گەڕامەوە مامۆستا سەیلەتیف ئەمە شتێ بنووسم لەسەر هەڵەبجە و لەسەر بنەماڵەی موفتی باوە موفتی هەڵەبجە و مامۆستا شێخ جەمیلی موفتی وتی میرزا محەممەد وەی گەڕامەوە کە دوای ئەوەی کە جا یەکێک لە جوولەکەکان کە مسلمانە بوون پیانەون نۆ مسلمان، یعنی تازە مسلمان. ئەڵێ ڕۆژێک ئەوەی بیرم لێ نەکردبوویەوە ئەوە بوو کە ببم بە مسلمان، قەت بیرم ئاجوولەکەکە ئاڵێ کە دوای ناوێنن میرزا محەممەد. میرزا خەریکی ئیشی ئاڵتون و تاکەوشت و ئانە بووە، کاسبەکەی ئەوە بۆ لە هەڵەبجە. تاوان جوولەکەکان دەوڵەمەنیش بوون، زانیوانە کاسبی چۆنەکرێت و ئەهلی خیبرەش بوون لە کاسبیە. ئەڵێشە ئێوارەیەکی دوای مەغریب لە بازارە گەڕامەوە بینی گەڕێکی جوولەکانی هەڵەبجە لەگەڵ مزگەوتی جامیعە، مزگەوتی گەورەی باوە موفتی تقریبان هەمووی 200 مەترێکە بێ. ئەو سەروی مزگەوت کەوتووە. ئەڵێ سەیرەکە گوێم لێەوە بوو فەقەیەک سەڵایە کرد، شەوی جومعە بوو لە سەربانی مزگەوتی جامیعە، دەنگەکەی ئەوەنە تەئەسیری هەبوو، ئەوەنە دەنگەکەی خۆش بوو، زۆر بەلامە خۆش بوو. ئاوا گوێم لێ گرت دەقە بە دەقە خۆشی ئەو سەڵاوینەیە ئەچوو بە دڵما لە ناکا وەکو ئەوە بزانم یەکێ دارێکی دابێ بە پشتما تەزوویەک هاو بە بەیانمان، کە تەزوویە هاو بە بەیانماترەوە هیدایەتە. وتیەتر لەوێەوەتر یەکسەر خۆم کرد بە ماڵی باو موفتیە، ینی مامۆستا شێخ مستەفای موفتی خۆم کرد بەویا قەرەباڵغ بۆ تەبعاً ماڵی ئەوان بەرامبەری مزگەوتی جامیعەی ئیسێسەوەوەرزەماوە. ئەفەرمێتر یەکسەر چوومە ژوورۆ وتیانەوە چییە هاتووی فڵانەکەس وتی وەڵا هاتووم مسلمان بووم، شایەتومانی یەنا ئەتر بوو بە حەفلە و خۆشی دەربڕین و ئەنە شەربەتیان گرتو و هینیان کرد. دوای ئەوە خانوویەکیشیان بۆ گرتم بە کرێیەکی ڕەمزی، دوایەوە ژنیشم هێنا ئیسەش نەوەشی لە هەڵەبجە هەیە و لەخوا بە زیابێ مسلمانم. ڕۆژە ڕەشەکانی نوگرە و شەوە شەرمەزاریەکانی بیابان و خراپترین دڕندەیەک کە لە شێوەی بەشەرێکی بەعسی تکریتیا بە ناوی حەجاجێک کە خوێنێکی زۆری ڕشتووە. ئەزەنم وەختێ من سەرقاڵی ئامادەکردنی ئەم بەرنامەیە بووم کە تایبەتە بە نوگرە سلمان و غەزە نزیکەی هەفتەیەکە بێت. سەرقاڵی باسەکانی حەجاج و دڕندەی بەعس و قەتڵ و عامێک کە بەشەریەت بەخۆیەوە نەیبینیوە بەرامبەر بە کورد و بە نیشتیمانی کوردستان لەلایەن بەعسیەکانەوە ئەنجام درا. سپاس بۆ خوا کە هەر لە کۆتایی ئەم هەفتەیە کە ئێمە سەرقاڵی ئەم بەرنامەیە بووین مشتەی دەستگیرکردنی ئەو زاڵمە خوانە ناسا حەجاج بە هەموو کوردستان گەیشت. ئەم حەجاجە دەستی گەیشت بە گیانی مناڵانی گرمیان و کوڕە گەنجەکانی کشتیارانی نیشتیمان و کچە بە حورمەتە زەحمەت کێشەکانی لادێ بێنازەکان و لادێ ڕووخاوەکانی کوردستان. حەجاج تەنها یەکێک بوو لەو دڕندانەی کە لە شێوەی سوپا و
استیخبارات و ئەمن و تەواری و حرس جمهوری و چی لە سوپایەکی داڕزاوی دوای جەنگی 8 ساڵانە عۆجەیەکان پەلاماری ژن و مناڵ و پیر و گەنجی کوردستانیاندا. وەختی ئازار و برسێتی و کوشتنی مناڵ و ژن و پیری غەزەیەکانە بینین، شاڵاوەکانی ئەنفال لە زاکیرەی هەموو کوردێکا زینوە بێتەوە. دوای 40 ساڵ لە ئەنفال هێشتا حەجاجەکانی ئەنفال نادیارن و دەستی عەدالەتی دادگای دونیاش نەکەوتون. زۆربەی هەرە زۆریان وەک بەرزەکی بانان بۆی دەرچوون و وەک ئەوەی نەبایاندی بێت و نەبۆران. دەبێت لە کوردستان دوای ئەنفال و هەڵەبجە دیدێکی نوێ و یەک هەڵوێستی و مێژوویەکی عەقڵانی تر دروست بکرێت. ژمارەی ئێوە کە ئەو ڕۆژە بڵێن هاتنە سلێمانی زۆر بوون کەم بوون. ئێمە تقریبا 6-7 کەس بووین. ئەوانی کە ڕۆژە بەڵێ کە ڕۆژینە تەوارێکی سلێمانی سێرمان کرد زانی خەڵک زۆر لە ناڕەحەتیایە هەر یەکێک و قسەیەکە لەبارەی مەسیرەوەکە ئینکە ئەڵێ ڕۆن بۆ نازانم کێکی ئەڵێ ئەوەکو کیمیا ئەنفالەکانمان لێەکەن بیستا بۆ ئەنفالەکان چیان لێ هاتووە ینی بیست بوتان کە خەڵک ون کراوە. بەڵێ ئەرۆڵە منتیقەی قەراخ و گەرمیان دایتر لەوێ ئەو شەو ئێمە لێ بووین مقابلیان کردین و معلوماتیان لێ وەرگرتین و بەیانی زوو سیارە هات ئەم ڕیمە درێژەکان ئاو پاسەکان ئافرەت و پیاوی پیر و مناڵیان لەگەڵ ژنا سەرە خست بۆ ئەوێ کوڕە گەنجەکانیش هەمومان ئێمە من یەکێک مولوانە سواری سارەی سژنەکان قەپاتەکانیان کردین ئیتر بردینیان سەیریان نەکردیان لە خواری بەغا و گەشتینە خواری بەغا لە خواری بەغا و ڕۆشتین شارێک و وتیان حلەیە سجنی زۆر تیابوو قەرەباڵخێکی زۆر تیابوو لە سژنەکانیان برد بۆ ئەوێ هەمووی کورد بوو جێگەمان نەبوو ئێمە بەرن بۆ ئەوێ لە حلە بەڵێن ڕۆشتین شارێکی ماسە ژن و پیاو بوون مناڵ بوون زۆربەی گەنج بوون هی ئەنفالەکان بوون بەڵێ ئەنفالەکان بە ناخوا هەڵەجێشی تیان نەبوو هەرکی گەرمیان و ئەنفالەکان بوون لێەوە کە ڕۆشتین بۆ شارێکی تری ئەوی لەوێ هەر جێگە نەبوو قەرەباڵخ بوو لێەوە بردینان شەو سەعات 1 و 25 دقیقە ئێمان دابەزان وتیانە من نوگرە سەلمانە گەیشتینە نوگرە سەلمان لە نوگرە سەلمان لە حوشەکە دانیشتین هەتاوەکو بزانین چیمان لێەکەن ڕێیس عەرەفایەکی نامەرد هات دارێکی گەورەی بەدەستەوە بوو عەسایەکی گەورەی چاکی بەدەستەوە بوو هاتوتی ئێوە لە سلێمانی خەڵکە کوژن جوندی ئێمە کوژن و ئیستیخباراتە کوژن لێرەش و خۆتان بە پیاوی چاک پیشانەدەن وەڵا هاو پیامانەتر ئەوەی بەریکەو یەکێ لەوانەی کە بەریکە و پیاوێکی کاکەیی بوو هاواری بوو بەقیرە ڕیشسپی بوو لێ یا دووسێ پەراچیشکاند بە عاساکەی تر خەڵکی تریش بەرکەو ئەو پیاوە پیرە هەر لە ئەخیرە عەبری خوای کرد فەقیرە ناوی دەفکرم چۆت ئیتر ئێمان بردە ناو نوگرە سەلمانەوە ناو قاعەکانەوە ڕۆشتینە ناوێ زانین خەڵک زۆر ناڕەحەتە ئیتر ماوەسە ئێوە زانیتان ئەمە ئەو نوگرە سەلمانەیە کە خەڵکی ئەنفال ئەوەی نەکراوە ژێرگڵەوە هێنراوە لەوێ وردەڕۆڵە ئەمە ئێمە ڕێزدارەکان بووین چونکە زابتی هاوتی استیخباراتی هاوتی ئێوە ڕێزیان لێگرتون هێنانریتە ئێرانە نانێنانە ئێرە یەکسەر ڕەمیەکران بەڵێ ئەرەوەڵە ئیتر ئێمە ڕۆژین ئەوێ لەوێ زۆر ناڕەحەت بوو ڕۆژانە دوو سەمونیانەدا پێمان ئاوێکی تاڵی پیسیشانەیەنا بەتەن کرد ئەوە بڕۆشتایە سەرە و بگرتایە سەرەکە بووە نایەتوە سەڵێک و پێ وایە ئێمە سەڵێکی شکاومان پێ بوو سەڵەکە ئیتر پڕمانە کرد نیوەی ئەبوو بە زەلکاو ئەوە پیس ینی قڕولیتە بوو قڕولیتە بوو ئارەوەڵە ئەتان خوارد بەڵێ ئیتر ناچار بووین ئەمان خوارد جا کە ڕۆژتینە ئەوێ خەڵک کەسی هیچی پێ نەبوو یەکێ بەتانێکی پێ وایە یا شتێکی پێ وایە ئیتر لەوە زیاتریی پێ نەبوو ئێمە هیچمان پێ نەبوو بەڵام بەتانیەکم پێیا کرد من ئەو بامۆسەمەحەمە بە یەکۆ لەسەری ئەخەوتین پێڵاوەکانمان پشتی بوو ئیتر هیچمان پێ نەبوو ماسەمەحەمەی سەماوە بەڵێ وەڵامەوەی سەر جا ئیتر بە ڕۆژە زۆر گەرم بوو ئەوای هیچی لەبەری خۆتان نێڵایە فایدەیەکی علاگە نەبێت بە شەویشە ئەوە نەسار بوو ئینسان خەریک و ڕقە بووە صفەتی ئێوە بوو جا ئیتر لێوماینەوە تر لە ناڕەحەتیە خەڵک زۆر ناڕەحەت بوو چەند ڕۆژێکمان پێچوو چەند ڕۆژێ ماینەوە دوایەوە خەڵک کەوتە نەخۆشی نەخۆش کەوت نەخۆشەکە بەهۆی ئەو ئاوە تاڵەوە بوو نەخواردنیش بەڵێ ئیتر سەمونێکە خورا و هەر کەسێکی شتێکیشی پێ وایە لیان نەسەن تووڕێنەدا ئەرەڵایە تەوزیعانەکە بەسەر خەکەکە ینی کەس شتێکی پێ بێت کە ئیسفادی لێ ماوەسا ئەو قاعانە ئەوەی ئێمە لە کەناڵەکانەوە لە چاوپێکەوتنەکانە بینیوانە قاعەکان زۆر زۆرن گەورن کرابوو بە دوو بەشەوە هەڵەبجەیی لەگەڵ ئەنفال و گەرمیانیەکانە بەجێبوون بەڵێ
ئێمە لە تەرەفی ڕۆقیبلە بووین ئەوان لە پشتیان کرد بۆ قیبلە یەکترتانە بینی یەکترمانە بینی بەڵام ئەگەر بیان زانایە نزیکە بینەوە عقوبەی خەڵکیانەدا عقوبەکە چی بوو وەڵا لە خەڵکیانەدا بە قەمچی لە خەڵکیانەدا بەڵێ بەڵێ بەڵام ئەوان ئێمە گەرمیانە ئێمە هەڵەبجەیەکان پیا و ژن و مناڵ و هەمووی بەیەکۆ بوون بەڵام گەرمیانیەکان ئەوانەی کە لە نوگرە سلمان بوون یا پیاوی ڕێسپی پەکەوتە بۆ یا ژنی پیری پەکەوتە ئافرەتی گەنجیشیان لەگەڵا بوو مناڵی بێ باوکو دایک ئەمانیان لەگەڵا مناڵی بەدایک بەڵێ ڕۆژانە مناڵی بێ باوکو دایک کە مرد لە برسا لە برسانە ئەرەوەڵا چونکە نیانەتوانی ئەوانیان نەزانی بڕۆنشت بێن و واسە تۆ خۆت ئەو مناڵانت بینی کەم ئەمردنیان خەڵکیا باسییانە کرد وەڵاهی ئەیانێ ناس لە حوشەکان لەسەر لەوحێکی گەورە بوو لێ ئەیانێ ناو ئەیان شۆردن مناڵ و گەورە هەموو شتێکیان لێ ئاشۆرد وەڵامان بینی لەکوێ ئەنێژران جا باسی شەکەم بۆ جەناب کە نەخۆشەکە دەستی پێکردی تر خەڵکن نەخۆشەکەوت و ئەمرد هەر کەسێ بمردا یانێ نای حوشەکە لە حوشەکە لەسەر لەو حێدایان نە ئەویان پیاکردتر کەسوکاری کابراکە بردیان شۆرد و کوفنێکیان بۆ پیا کرد کفن بەدزی هەبوو بە پارەی زۆر یعنی ئەم جوندیانە ئەم ئیستیخباراتە عەرەبانە تیجارەتیان بەسەر و خەڵکەشەوە کرد شتێ پارەیان پێما لێ ئەوشیان لێ سندون یعنی شتێکیان بۆ بێنانە بە چەند قاتی ئەیان فرۆشتەوەڵا یەک پیاڵە برنجیان بێنایە بە 6 دینارەیاندا بە خەڵک 6 دیناری ئەو کاتە یەکێک لە پاسەوان و جەلادەکان بە چەقۆ ژەنگاویەکەی گیرفانی تەماتێکی گەورەی قاژە کرد تەنکە خوێکی زۆر خوێن ساردانە دەکرد بەسەر برینی قاژە تەماتەکانە مناڵیشی برسی و تین و نەخۆشی کۆشی دایکێکی جەرگسوتا و دایکێک کە کوڕ و کچ و مرد مردوو کوژرا و تاقانەکەی لە نوگرە سەرمان لە ئامێز گرتووە و دوایین هەناسەکانی غوربەت و وێرانبوونی نیشتیمان هەڵەکێشێ بە ئەندازەی دەیان بیرمەند سەدان مناڵی ئازار چەشتووی وڵاتان لە ئازاری ستەمی جەلادەکان حاڵی و بێچارە مناڵە ئەم مناڵە بێچار بەقەد هەموو بێچارەکانی دنیا بێپشت و پەنا و کۆمەکی نێودەوڵەتی و ئەوروپی و وڵاتانی عەرەبی و چی تەنها چاوی لە پشتی قرچەی خۆری سووتێنەری بیابان بوو چاوی لە ڕەحمی خوای میهرەبان بوو تا زووتر بیباتەوە بۆ لای خۆی و ڕزگاری ببێت بەڵام خۆ هێشتا لەبەر دەست و لەبەر چاو و لەبەر پۆساڵی ستەمکارە دڕندەکانی بەعسایە زۆر برسیتین و جەستەی گەرمی وشک هەڵهات و وتیدایە حەزم لە قاشێکی ئەو تەماتەی دەستی ئەو نامەردە بێڕەحمەیە بەڵام ئەفسوس زۆری نەبرد شکاتی دەیان هەزاری مناڵی بردەبارەگای خوای و گیانی سپارد لێوی قڵی شاوی لە بیابانی نوگرە سەلمان پڕ بەلم و فرامۆشی ئەهلی دنیا کرا بەڕاستی ئەوە زۆر شتێکی ڕاستە یعنی سەرەتا سەیرێکی کە ئەم شتانە ئەبینێ هەر هەمووی کۆنیەتەوە بیر ئەمە خاڵێکی تر سیقە و متمانەی کە سەیری کرد ئەمە جێگەی خۆیەگرێ خێرەکەی ئەو هەر کەسێکیش لە بە هەموو بیر و بۆچوونێکی جیاوازەوە ئیوا هەیە نوێژیش ناکە ئیوا هەیە فکرێکی جیاوازە بەڵام ئامادەیە پارە بنێرێ بۆ غەزە بەم بێموچەیە بەم ناڕەحەتی محاولە ئەکا پارە بنێرە بۆ غەزە ئەوە گەورەترین سیقە و متمانە دروستەکە خاڵێکی تریش باتخواست سەیرێکی خۆشمان بکەین لە هەموو سلێمانیا بڕوا ناکەم لەواجی هەمووی بە پەنجەی دەست ببژێرێ حافظ القورئان ئێمە بە نیسبەت خۆمەوە من بەیانیان ئەگەر تۆزە دوو کەریمە قورئان خوێنم بە غەڵەتی وشیش نەتوانم لە ماناکەشی تێنەگەم بەڵام ئەوان ڕوبەڕووی ئەو دوژمنە زاڵمە بوونەتەوە 20,000 کەس حافظ القورئان بوون شەهید بوون ئەوە گەورەترین شتەکە ئێمە ئەبێ ئەگەر نەتوانین بچینە ئەو بەرەوە لێرەوە با ئێمە وەکو ئەوان دەستکەینەوە بە قورئان خوێندنەوە زۆر گرنگە خاڵێکی تریش زۆر بەداخۆم ئێمە ئێشیشی وەکو ئێمە موسڵمانین ڕوو دەخواین ئەگەر لەواسێ زۆر بە ناڕەحەتی دەری بڕین بڵین دژی جوولەکەین
کابرایشی ئەفرەتێکی مەسیحی هەر وەها جەماعەتێکی جوولەکە کە جیاوازن لەگەڵ فکری ئەوانە دژی ئەو ڕژێمە چەپەڵە بۆ گەنن کە دژی مرۆڤایەتین ئەنا تخوا ئێمە گوناح نییە دیفاع بە زمان و بە دڵ و بە دەست و دیفاع لەوانە نەکەین. 20,000 حافظ قورآن ئەمە نمونەیەکی زۆر جوانە. 20,000 حافظ قورآن ئەگەر شەهید بوو بن و چوو بنە ژێر خاک و ئەو زوڵمیان بردبێتە بارەکەی خوا ئەبێ چ مەحشەرێک لە قیامەتا بسازێ بۆ زاڵەوان مستەمکاران. زۆر ناتوانم دەری بڕم بە قسە چونکە بەڕاستی حافظ القورآن ئەو کەسەی کە قورآن لەبەرەکە ئەنج ئازانێت چەند ناڕەحەتە قورآن لەبەرکردن بەڵام کە لەبەرکرد زۆر ئاسانە بیخوێنیت. محاولەیەکی زۆرەکەم زۆر بەکەمیم لەبەرە بەڵام بەداخەوە ئەوان بەو هەموو جیلەکەمەوە بەو هەمووە 20,000 کەس قورآانی لەبەر بوو بێ و شەهید بوو بێ ئەی خوا گوناح نییە ئێمە لێرەین دوعایشی خێریان بۆ نەکەین. ساڵی 1989 بوو، ساڵێک بوو هەڵەبجە و ئەنفال بەسەر کوردستانە هێنرا بوو. ڕووداوەکانی هەڵەبجە و ئەنفال تازە بوو. ئێمەش دوای خوێندن بوو سەرباز بووین، عسکەر بووین. ئەو شوێنەی کە سەربازیمان تیا کرد پێشەوەی کە عێراق کۆیت بگرێت بریتی بوو لە گردەڕەش و ماوەت لەو شوێنەیە بووین. واتە ئەو مقڕلیوایی کە ئێمەی تیا بووین و تایە سەرباز بووین بزڵەبەت بینی سەفرە و گەڵاڵە بوو. گردێکی تایە لەیە ئەو بینە بوو کە ئەو منطقەی ئەلغامڕێژێکی زۆر مینێکی زۆری لێیە. ئەو کاتەش بیرمە کردەوە ڕۆژە ڕۆژانە گەر کوردستان ئازاد ببێ ئەم وڵاتە بەچی پاکەکرێتەوە لەم هەموو مینە. ڕۆژێکیان لە سلەیمانیەوە بە زیلێک بە ئیڤایە گەڕاینەوە بۆ شوێنی خۆمان کە لەو شوێنەیە بووین. بزەبت وە ئەزانم گەیشتینە لای دەی قامیش لە بناری چیا جوانەکەی ئەحمەد ڕۆمی و سێم حەمەوە لەو شوێنەیە هەموو لەحظێ بیرمە کردەوە لەوەی کە تۆ بڵێ ڕۆژێ بێ کوردستان ئازاد بێت و ئەم وڵاتە لە ژێر چنگی بەعسیەکان ڕزگاری ببێت. گەشتی لەو شوێنە قەبرستان و گۆڕستانێکی لێبوو. گۆڕستانەکە بە تەواوی زۆر نازانم چونکە لەو کاتەیەوە ئەزانم دێی قامیش بوو کە ئەو جادەیی کە عسکەری دروستی کردبوو بە ناو قەبرستانەکەی ڕۆژواتە بەشی لە قەبرستانەکەی گرتە بوو. ئێسک و پرووسکی مردوەکانی خەڵکی دێی قامیش هاتبۆ سەر جادەکە، بەعزێکی هاتبۆ سەر جادەکە چونکە تازە جادەکەیان چاکە کرد کە ئەوەم بینی زۆر خەفەتم بۆ خوارد. ئێسک و پرووسکی باوباپیرانی موسڵمانی ئەم وڵاتە کوردی مەزڵوم لەسەر و جادە بکەوێت نەکەرەوەنا. کۆمەڵە سەربازم بینی زۆر بێشەرمانە، زۆر بێ ئەدەبانە، زۆر بێویژدانانە. دابەزیبوون لەوێە ئێمەش کە گەیشتی ناوێ سیارەکە خاوی کردەوە بینیمان کە بینیم بڕواتان هەبێ زۆر بە ناشرینی مامەڵەیان لەگەڵ ئێسک و پرووسەکان ناکرد. هذا کوردی، یعنی گاڵتەیان بە ئێسک و پرووسکەکە کرد و شتێکی زۆر ناشرینیانە کرد بەرامبەر بە ئێسک و پرووسکی باوباپیرانی ئێمە. ئەمانە هەمووی کەڵەکە بوو. اینجا ئەنفال دروست بوو، اینجا کیمیابەرانی هەڵەبجە دروست بوو، اینجا بڕیاری قڕکردنی کورد و ڕاگواستنی گەلی کوردستان ڕۆژە لە ڕۆژان شارە گەورەکانیشی نەمێنێ. ئەم قەرارێک بوو کە لە ناو عەقڵی شۆڤێنی ئەم عەرەبانەیە هەبوو کە بەعسی بوون. سوپاس بۆ خۆی گەورە ئەو ڕۆژگارە تاڵەمان تێپەڕاند، کوردستانیش ڕزگاری بوو، ئێسک و پرووسکی مردوەکانیشمان ڕزگاری بوو.